بەناوی خی گەورە سڵاوتان لەوێت بەڕێزان نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک پێشنیاز دەکات شاری کەرکووک بۆ ماوەی 3 تا 4 ساڵ بکرێتە هەرێمێکی سەربەخۆ و دواتر ڕاپرسی لە ناو هاوڵاتیان بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستانیان مانەوەکو هەرێمێکی سەربەخۆ بکرێت بە میواندارێک لە بەڕێزان دلێر عەبدولقادر جێگەری بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی لە کەرکووک هەروەها ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی لە ستۆدیۆی سەرەکی هەروەها لە شاری هەولێرەوە عەدنان کەرکووکی وتەبێژ و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە کەرکووک تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا ڕاپۆرتێک دەبین. پارێزگاری کەرکووک پێشنیاز دەکات کەرکووک بکرێتە هەرێمێکی سەربەخۆ. نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیاز دەکات شاری کەرکووک بۆ ماوەی 3 تا 4 ساڵ بکرێتە هەرێمێکی سەربەخۆ و دواتر ڕاپرسی بکرێت لە ناو هاوڵاتیان بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان یان مانەوەی وەک هەرێمێکی سەربەخۆ. لە کۆبوونەوەیەکیشدا حیزبە کوردستانیەکانی شاری کەرکووک پێشنیازەکەی نەجمەدین کەریم بۆ بەهرێمبوونی کەرکووک ڕەت دەکەنەوە و داوا دەکەن کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. لەلایەکی ترەوە عەرەبەکانی شاری کەرکووک هەرێمی سەربەخۆی کەرکووک ڕەت دەکەنەوە و داوا دەکەن کەرکووک لە چوارچێوەی عێراق بمێنێتەوە دانەبڕێت. تورکمانەکانی کەرکووکیش کە لە ساڵی 2007ەوە داوا دەکەن کەرکووک بکرێتە هەرێمێکی سەربەخۆ لەگەڵ ئەوەدا نین دوای بەهرێمبوونی کەرکووک ڕاپرسی بکرێت بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان. کەرکووک بە درێژایی مێژوو ناوچەیەکی جێناکۆک بووە لە نێوان حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان و لە دەستوری عێراقیش چارەنووسی شارەکە بەسراوەتەوە بە مادەی 140 بەڵام ئەو مادەیە نەیتوانیوە چارەنووسی شارەکەی بلای بکاتەوە. بە بڕوای چاودێران هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم لە دوای ساڵی 2023ەوە استراتیژیشی هاوبەشیان نەبووە بۆ گێڕانەوەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم و هەنگاوی عەمەلیان بۆ ئەو پرسە نەناوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم سوپاس بۆ ئامادەبوونتان کاک دلێرەگەن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە پێشنیازەکەی دکتۆر نەجمەدین بۆ کردنی کەرکووک بە هەرێمێکی سەربەخۆ ڕای ئێوە چیە ئەمە ڕای فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستانە؟ بەڵێ تەواان بەناوی خی گەورە مهرەبان جەنابی دکتۆر نەجمەدین پارێزگاری کەرکووکە و ئەو کە قسەکە جگە لەوەی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانشە ئەو خاوەنی وەزیفەیەک شەکە پارێزگاری کەرکووکە و تەعبیر لە سەرجەم چین و توێژ و پێکهاتە و لایەنەکانی کەرکووکەکە پێشنیارێکی کردووە لە دڵسۆزی خۆی و لە تێگەیشتن و جیهانبینی خۆی بۆ ئەو مۆزوعانە کە کەرکووک ئێستا لە وەزعێکی ئیداری خراپایە لەلایەن حکوومەتی بەغاوە بەڕاستی لە ڕووی ئیداریەوە غەدر لەو شارە ئەکرێ و تا ئێستا بەغا کەرکووک وەک ئەو شاری وەکو مووسڵ سێرەکە وەکو تکریت پێش ئازادکردنی سێرەکە وەکو ڕمادی لە کاتێککە بەدەستی داعشەوە بوو سێرەکە ئەم بیر و بۆ چوونانەی خراپی بەغا و هەوڵی بەردەوامی بەغا بۆ دروستکردنی ئاستەنگ لە سەرجەم وەزارەتەکانە بۆ کەرکووک ینی وای کردووە ژیان و خەڵکی کەرکووکی بەڕاستی لە ڕووی ئیداریەوە زەحمەت کردووە. مەسەن ئێستا ئەبینن فترەیەکی زۆرە نردنی نەوتی لەڕێی هەرێمی کوردستانەوە ڕاگرتووە بۆ بەغا بۆ بەندەری جیهان پارەی پترۆدۆلار نانێرێ ئەمانە هەمووی شتێکی تەبیعیە بیر لەوە بکرێتەوە ئەگە بۆ قۆناغێکی مەرحەلیش بێ بیر لە چارەسەرێ بکردرێتەوە یعنی ئەم وەزعی کەرکووک ژیانی خەڵکی کەرکووک باشتر بێ. من پێم وایە جەنابی کاک دکتۆر بۆ خۆی ئەتوانێت ڕوونکردنەوەی زیاتر بدە بەڵام ئەم بیر و بۆ چوونەی ئەم کە هەیەی حتمما خەڵکانێک هەن پشتگیری لەکەن بەڵام دیارە مووقفی یەکێتی نیشتیمانی کوردستانش لایەکی ترەوە هەڵوێستەکانی لەمەر ئەو مۆزوعانە سابتە. زۆر باش هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی خۆت دەزانین دکتۆر نەجمەدین کەریم لە ناوەندی بڕارناوی یەکێتی نیشتیمانی نزیک و ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە نی هەڵوێستی ڕوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دۆخەدا ئایا لەگەڵەوەدا کەرکووک بکرێت هەرێمێکی سەرخۆ بەڵام ینی ڕاشکاوە نایڵێت یاخود شتێکی ترە خۆی با یعنی قسەکان لە شوێن خۆیان بن هیچ کاتێ جەناوی دکتۆر نەجمەدین باسەوەی نەکردووە کەرکووک بدا ببڕێ لە هەرێمی کوردستان و نەگەڕێتەوە سەر هەرێم لە هیچ شوێنێکە بڕوا ناکەم شتی ئاها نەک بڕوا ناکەم دڵنیام شتی وا نادۆزرێتەوە قسانە کرابێ و هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانش هەڵوێستێکی وازەخانەیە یعنی هەڵوێستی ئەمڕۆی نییە
هەڵوێستی سەرەتای دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستانە تا ئەمڕۆ کە سێری کەرکووک و سەرجەم ناوچە دابڕێراوەکانەکە وەکو بەشێ لە هەرێمی کوردستان و هەروەها کەرکووک بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە استراتیژیەتی کاری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە نەک لە تەکتیکەکانێتی بۆیە کەرکووک و سەرجەم ناوچە دابڕێراوەکان و گەڕانەوەیان بۆ سەر هەرێمی کوردستان قەزەیەکە لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان و بەکۆی ئەندامانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی کادرانی قابلی بە نقاش نییە کە کەرکووک بگەڕێتەوە سەر باش دواتر دەگەرم وڵای بەڕێز سوپاس دەکەم کاگرە بازەگەر بێمە لای بەڕێز ڕای ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی دەربارەی هەرێمی سەربەخۆی کەرکووک یاخود ئەو پێشنیازەی پارێزگاری کەرکووک کە باز دەکە 4 ساڵ بکرێت هەرێمێکی سەربەخۆ دواتر ڕاپرسی بکرێت لە هاوڵاتیان هەرێمەکە بە سەربەخۆ بێن تویان گەڕنەوە سەر هەرێمی کوردستان ڕای ئێوە چییە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە میهرەبان دیارە ئەو وتەیەی کاک دکتۆر نەجمەدین کە وەکو پارێزگاری کەرکووک ئاماژەی پێکردووە ئەمە خۆی لە خۆیشە بێ بزانین ئایا کاردانەوەی چییە؟ ئێمە لە ڕابردوودا بینیمان دانیشتوانی شاری کەرکووک کەوتوبوون نێوان بەرداشی نێوان ناوەند و هەرێمەوە بەڕاستی لە هەموو لێکەوە تەنگەتا و کرابوون یعنی نە لە ناوەندەوە شتیان بۆ دەکرا تەنانەت لە زۆرترین کاتەکانە پشتگوێ خرابوون و لە کاتی لەلایەن هەرێمەوە کە زۆر جار یعنی ئەو داواکاریانی کە لە ڕێی هەرێمەوە ئەکرا تەنانەت ئەو نۆتێک کە ئێستا ئەبرێ یەک جار ئەو پارەیە کە هاتووە بۆ کەرکووک بۆیە کەرکووکیەکان بە تایبەتی زۆر بێزار بوون لە وەزعا بۆیە ئەگەر ئەمە هەڵوێستێک بێ ئایا ڕای هەڵوێستی کەرکووچەکانە بەگشتی بێگومان بەگشتی نییە بەڵام ڕەنگە ڕای هەندێک لە کەرکووچیانی لەگەڵا بێ بە حکمی ئەوەی کە پێشتر لە قەیران دابوونە بەڵام ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هیچ کاتێک ئەو مافرمان بە خۆمان نەداوە کە چەنەهای چەند ساڵە کورد خەبات دەکات لە پێناو گەڕانەوەی ئەو ناوچانەدا بۆ سەر هەرێمی کوردستان هیچ کاتێک ناتوانین پێشنیازی ئەوەش بکەین کە ببێتە هەرێمێک لەبەرەوەی ئێمە جارێ هەنگاوی گەورەترمان بە گەڕانەوەی هەرێمە کەرکووکە بۆ سەر هەرێمی کوردستان نەک ئەوەی کە ئێستا بێتە هەرێمێکی سەربەخۆ لەبەرەوەی چی ئەڵێ لە ڕابرد لە داهاتوودا شتێکی تر نایەتە ئاراوە کە ئەمەشمان لەدەست بچێت بۆیە هەنگاوی جددیمان بۆ لە ڕۆی یاسایەکانەوە بۆ گەڕانەوەی کەرکووکە بۆ هەرێمی کوردستان نەک بە هەرێمێکی سەربەخۆ بەڵێ کەواتە هەرێمی سەربەخۆی کەرکووک بەلایەوە هێڵی سوورە بەتاکید ئێمە لەبەر قەنەعەتمان وایە نەکەڵ هێڵی سوورە ئێمە قەنەعەتمان وایە ئاوها لە مەسلحەتی کوردایە لەبەر ئێمە ناوەند بڵین لەگەڵ بەغدایە ئێمە هەر جاری چەنای چەند ساڵە لەگەڵ بەغدایە کە گفتوگۆ و وتوێژ دەکەین لەگەڵان هەر جاری بە بیانوویەک تەنانەت وردە ئەو یاسانی کە بازە مافی کوردەکە وردە و داوام پێشیاریان دەکەن هەر لە مادەی 140 تا ئەگاتە کۆتایی بۆیە ئێمە لەگەڵ بەغدادا مراوەغەیەک دەکەین کە بە زەرری ئێمە لە کۆتاییدا تەواو دەبێت بۆیە ئێستا لەم کات و ساتەدا کە لە 190 ئەو جێگانەی کە پێشتر لەژێر دەستی کوردانە بوون و کە سەر بە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنەوەکان ئێستا لەژێر دەستی پێشمەرگەیە پێشمەرگە پارێزگاری لێکا بۆیە ئێستا باشترین دەرفەتە لەوەی کە داکۆچی لێو بکەین کە کەرکووک بگڕێتەوە سەر هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێستا لەژێر دەست خۆمان ناتوانین ئەو بڕیارە بدەین زۆر باشە وتت کەرکووک بۆتە بەرداشتێک لە نێوان هەرێم و ناوەند ینی هەم لە کەرکووک دەکرێت قەدر لە کەرکووک لەلایەن بەغدا و لەلایەن هەرێمی شەوە دووچەن بەتاکید چۆن یان ئەگەر بۆمان ڕووکەیتەوە لەلایەن کەرکووکەوە چەندێکە لەلایەن بڵین ناوەندەوە ئەوە چەندێکە پارەی پترۆ دۆلار و ئەوانە هیچی بۆ کەرکووک سەرف ناکرێ پارێزگاکان هیچی بۆ کەرکووک سەرف ناکرێ و هیچ حسابێک ئەسڵ بۆ کەرکووک ناکرێ تەنانەت لە ڕووی هەڵبژاردن شەوە چەند ساڵ هەرپەک خراوە ئێستا ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕاستی منتەخەب نین مکەلەفن ئێستا لەبەر ئەوەی چەند ساڵە بڵین ماوەی یاساییان بەسەراچوە بەڵام کەرکووک پراوێز خراوە لەلایەن ناوەندەوە لەبەری هیچ شتێکی بۆ ناکرێت لەلایەن هەرێمی کوردستانەوە بە هەمان شێوە ئێمە پێشتر هەردوو حیزبی دەسەڵاتدار کە داکۆچی سەرختیان لەسەرەوە کە کەرکووک دڵی کوردستان و کەرکووک قودسی کوردستانە بەڵام لە میانەی یعنی بەڕاشکایی بڵێن لە میانەی مامەڵەکردنیانە لەگەڵ کەرکووکە یعنی زۆر دوورن لەوەوە لەبەری ئێمە تەنانەت بە داواکاریی زۆر جددی کە هەمومان متفق بوون لەسەرەوەی کە تەنان خوێندکارانی خۆمان بەڕێژێکی زۆر کەم لە هەرێمی کوردستان وەردەگیران بۆیە زۆربیان هەروازیان هێنا لەبەرەوەی لە جنوب ناویانە هاتەوە ئەوانش ئامادە نەبوون بچنە ژێردەتە بۆیە ئێمە زۆر داوامە لە هەرێمی کوردستانە کرد بەڵام هەرێمی کوردستان بەڕاستی کەرکووکشی پێرجێ خستووە بەڵێ دواتر دەگرم بۆ لای دووبڕستان ئەگەر بچین لای کاک عەدنان کەرکووکی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتیکان لە کەرکووک کاک عەدنان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا سەبارەت بە ڕای پارتی دموکراتی کوردستان سەبارەت بە پرسی هەرێمی سەربەخۆی کەرکووک چییە؟
بە دیاریکراوی. ڕێی پارتی دیموکراتی کوردستان ئەتوانم بڵێم لە سەدەی ڕابردووە بەڕوونی و بە ئاشکایی ئێمە ڕاماگەیاندووە. ناسنامەی کەرکووک ناسنامەیەکی کوردستانیە و بەشێکی جانەکراوەیە لە کوردستان ئەمڕۆکە کە ناوی هەرێمی کوردستانە و هەمیشە ئەوەمان بە ڕوونی و بە ئاشکایی گوتووە کە کەرکووک بە هیچ شێوەیەک نابێت جیا بکرێتەوە لە کوردستانە و تەنانەت لەم پێناوەشدا پارتی دیموکراتی کوردستان زۆر قوربانی داوە و قوربانی دیکەش ئەدات لە ئایندەدا بۆ ئەمڕۆکەش بێ بۆ ئەوەی کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان، چونکە ئەمە مەسەلەیەکی حیاتیە بە نسبەتی پارتی دیموکراتی کوردستانەوە کە بەرزانی نەمر ناسنامەی کەرکووکی کرد کە کەرکووک دڵی کوردستانە. مرۆڤ دەتوانێت بەبێ دەست بژێ، دەتوانێت بەبێ قاچ بژێ، بەڵام هەمیشە قەتیش ناتوانێت بەبێ دڵ بژێ. بۆیە کەرکووک نابێت جیا بکرێتەوە، کەرکووک ئەبێ بەشێک بێ لە هەرێمی کوردستان و دەبێ هەموو ئاراستەکان و هەموو خەباتمان و هەموو کارەکانمان لەو پێناوە بێ بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان. بەداخەوە ئەمڕۆکە ئەو پێشنیارە کە کرا لەلایەن بەڕێز وەکو بیرۆکەیە کە تەرح کراوە، وەکو پێشنیارێکە باسی لێوە دەکرێت، چاوەڕوانی کاردانەوە دەکرێت، چاوەڕوانی گفتوگۆی لەسەر دەکرێت. ئێمە خۆزگەمان دەخواست ئەو پێشنیارە لەلایەن جەنابی پارێزگاری کەرکووکەوە وەکو کوردێک نەکرایە. لەوانەیە چونکە پێشتر لەلایەن تورکمانەکانەوە یان لایەنە سیاسی تورکمانیەکان بەشێکیان ئەو پێشنیارە کرا، ئەسەن ئەو کاتە لەوانەیە پێویستی بۆش ناکرد وەڵامی بدەینەوە، یان لایەنە سیاسی عەرەبی شۆڤێنیەکانەوە بکرایە، ئەسەن پێویست بە وەڵامدانەوە ناکە. بەڵام ئەمڕۆکە پارێزگاری کەرکووک ئەو بیرۆکەیان ئەو پێشنیارە خەتە ڕوو، ئەمڕۆکە هەلومەرجەکەی کەرکووک گۆڕاوە لە چاوی جاران، یان لە چاو 2003 و 2004 و 2005. ئەمڕۆکە دۆخەکە بە ئاراستەیەکە گۆڕاوە. ئەمڕۆکە زیاتر پاڵپشتێکی جیهانی لە دۆزی ڕەوای کورد دەکرێت، پاڵپشتێکی زۆر لە هەرێمی کوردستان دەکرێت. بۆیە کاتی نەبوو ئەم بیرۆکەیە لەم سات وەختانەیەدا باسی لێوە بکرێت. بەڵام من تاکید لەوەکەمەوە کە وێستی پارتی دیموکراتی کوردستان تەنها و تەنها گەڕانەوەی کەرکووکە بۆ سەر هەرێمی کوردستان و هیچ چارەسەرێکی دیکە ئێمە قبولی ناکەین و ڕەدی باشە. زۆر باشە. بەڕێزت باز دەو دەکەیت کە خۆزگە پارێزگاری کەرکووک ئەم پێشنیازەی نەکرد بۆچی ینی ئەم خۆزگەیە دەخوازی؟ باوەم پیاوە تێکۆشەرێکی کووردە، ئەم پیاوە ماندوو بووە لە ناو حرەکەی کوردیە، ماندوو بووە، کاری کردووە. بۆیە ئەم پێشنیارە چاوەڕوان نائەکرا لەوە بێت. من بۆ خۆزگەکەی من بۆ ئەوەیە چاوەڕوانمان ناکرد لە دکتۆر نەجمەدین کەریمەوە کە خۆی خەڵکی شاری کەرکووکە زیاتر لە نیم سەدا ئاوارە بووە لە کەرکووک، دەربەدەر کراوە لە کەرکووک، ئاوارە بووە چۆتە ئەمریکا ژیاوە، دوور بووە لە ناز و نعمەت و کەرکووک و کەسوکاری. ئەمڕۆکە لەلایەن ئەوەوە ئەو پێشنیارە بکرێت. ئێمە ینی خۆزگەکە بەوە دەخوازین لەو نەبووایە، لە خەڵکی دیکە بووە، ئەسەن لەوانەیە وەڵامیشمان نەبووایە بۆیە کە بەڵێ زۆر باشە. بەڵام ئەمڕۆ نووسەرێکی بڵین کاک عارف قوربانی لە نووسینێکدا باز دەکە کە تا لە ئاستی باڵای پارتی دموکراتی کوردستانیش پشتگیری هەرێمی سەربەخۆ دەکرێت. کاک عارف قوربانی لەگەڵ ڕێز و حورمەتم بۆی برادێکی عەزیزی منە، برایەکی عەزیزی منە. بەڵام کاک عارف تعبیر لە ڕێی پارتی دیموکراتی کوردستان ناکە. دوێنێکە لە کۆنگرەی ڕۆژنامەوانیەکەی هاوبەشی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی بە ئاشکرایی و بەڕوونی هەڵوێستی خۆی لەو بارەوە دەربڕی لە زاری ئەندامێکی مەکتەبی سیاسیەوە کاک محمود محەممەد کە تاکیدی لەسەر ئەوە کردوێتەوە ئێمە تەنها لەگەڵ ئەوەین کە کەرکووک بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان و هیچ سەرکردایەتیەک یان هیچ بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی نەوتوە ئەگەر بیشی بوو تایە ئەوای بە ئاشکرابی ڕێ بۆڵام نەیگوتووە. بۆیە من ڕێز و حورمەتم هەیە بۆ کاک عارف. کاک عارف ناتوانێت تعبیر لە ڕێی پارتی دیموکراتی کوردستان. زۆر باشە. بەڵام پێشتر زۆر باز لەوە دەکرا کە پارتی دیموکراتی کوردستان
لەگەڵەوەدانیە کە کەرکووک بگەڕێتەوە بۆ سەرەرێمی کوردستان لەبەرەوەی کە هاوسەنگی هێز دەگۆڕە لەبەرەوەی مەسەن لە کوێ کورسی پەرلەمانی عێراق شەشیان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستانە. کاک حەکیم، پارتی دیموکراتی کوردستان شۆڕشێکی گەورەی ئەیلولی کردە قوربانی بۆ دەستبەردار نەبوون لە کەرکووک. جەنابی بەرزانی نەمەر نیو سەدە خەباتی خۆی کردە قوربانی بۆ ئەوەی دەستبەرداری کەرکووک نەبێ. کاک مکەڕەم تاڵەبانی ئەو دەیرێ ئەڵێ ڕژێمی بەغدا لە ساڵانی هەفتاکان لە 74 لە کاتی دانوستانەکانە ڕازی بووە ئەو بەری خاسە بخرێتە سەر ئەو وەختە ناوچەی ئۆتۆنۆمی پێگوترا لەگەڵ ئەمبەر دیسانەوە جەنابی بەرزانی ڕازی نەبوو بەوا چونکە فەرمووی من تەحملی مەسئولیەتی ئەوە ناکەم سبەی نێلاوێکی کورد بە تەنیشت گۆڕەکەمان بڕوە پێم بڵێتن بۆچی دەست هەڵگرت لە کەرکووک. بۆیە مەسەلەی گۆڕینی بڵانسی هێز بەلای ئێمەوە مهم نییە، دەنگ بەلای ئێمەوە گرنگ نییە. ئێمە قوربانیی زۆرمان داوە. ئێمە دەڵێن کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان، ئەوە بەلامانەوە گرنگە. هێزێکی سیاسی یان چەند هێزێکی سیاسی دەنگیان زیاترەکات، خۆ ئەمە هێزی کوردین، خۆ هێزێکی بیانی نین، هێزێکی عەرەبی شۆڤێنی نین، یان هەر خەڵکی ئەم وڵاتی خۆمانن. خۆ هەموو کاتێکیش لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە دەکرێت تۆ خەریتەی سیاسیەکە بگۆڕێ، بەڵام گرنگ لای ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان گەڕانەوەی کەرکووکە. ئەسڵ لەو پێناوە خەباتمان کردووە و ئێستاکەش خەباتی بۆکەین و لە ئایندەش خەباتی بۆکەین و وەکو گوتکشم نەک ئێستا بۆ ئایندەش ئامادەین هەموو قوربانیەک بدەین لە پێناوی ئەوەی کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. زۆر باشە، دواتر دەگرمەوە لای بەڕێستان. کاک دلێر سەبارەت بە و کاک عەدنان باز دەکە کە خۆزگەمە پێشنیازی پارێزگای کەرکووک نەبایە. بەڕێزیشت وەکو جێگیری بەرپرسی مەڵبەند ئەم هیوایە دەخوازی کە یان ئێوە بۆ مەسەلەن ئاگەر ئەمە لە بەرژەوەندی کوردانیە لێپرسیۆ لە پارێزگاری کەرکووک دەکەن خۆتە؟ من ینی بەو شتەکان بەو چاوانە نابینم. من نابینم مەسەلەن کەسێک بۆی نەبێت تەرخێک بکە ئاڕایەک دەربڕێ. ئەمە یەک دوو بەڵام بەڕاتەنەوە ئەو پێشنیازە دژی بەرژەوەندەکانی خەڵکی وسانیە. تۆ مەوزوعەکە با نەبێنە قالبێکی تر. ئەم مەوزوعە باس لەوە ئەکات کەرکووک بەشێ نەبێ لە هەرێمی کوردستان، باس لەوەکە کەرکووک دا ببڕێ لە کوردستان. ئەوەندەی من تێگەیشتی بێتم بە هیچ شێوەیە ئەو تراحی کاک دکتۆر نەجمەدین باس لەو مەوزوعانە ناکە. باس لەوەکە بۆ فترەیەکی کاتی بۆ چارەسەرکردنی کێشەکان کەرکووک با بڵێن دۆخێکی تایبەتی هەبێ و هەرێمێکی تایبەت بێ و دواتر ئیستفتا بکرێ بە ئەو مەوزوع. ئەمە بە هیچ شێوەیەمانە ئەوە ناگەێنە و ناشکرێ کەسێک کە ڕێیەک کە مەسرەحێکی هەبوو لە ناو حزبێکە هەوڵ بدێ بکرێتە مەوزوعە، یعنی هەموو حزبەکە لە ڕێی ئەو کەسەوە بخوێندرێتەوە. ئێمە هەمومان دایم گلەیمان لەوە کردووە کەسێک کە پۆستێکی ئیداری وەرەگرێ بۆ ئیلا ئەبێت تعبیر لە حزبەکەی بکە، بۆ ئەبێ ئینسان تەنها لە جغزی قەزی حزبەکەی بجوولێتەوە و هیچ تەرخ و ئاڕا و ئەفکارێکی نەبێ. کاک دکتۆر نەجمەدین پیاوێکی بەتوانە بەجەرگ و کاک عەدنان باسی کرد، وابزانم هەموو خەڵکی کەرکووک شایدی لە دڵسۆزی وەفاداری بەتوانای ئەو پیاوادن. من نامەوێت لە حاڵەتی دیفاع بم لە مووقفی ئەو بڵێم ئەو بە خۆی ئەتوانێ و دێ و قسەش بەس بمبورە دێ قسەش ئەکا. بەڵام ئەوەی کە ناکرێ ئەوەیە ئەم مەوزوعە واسێ بکەی ئیتیجاهێکە یا حزبێکە یا کەسێکەیە ئەوێ کەرکووک بەشێ نەبێت لە هەرێمی کوردستان لە جیگەڕانەوەی کەرکووک بێ بۆ هەرێمی کوردستان کەەوە بە هیچ شێوەیەک ڕاست نییە. و وەکو کاک عەدنان باسی کرد کە ڕۆڵی سەرۆک بەرزانی چۆن بووە و ئێمە دڵنیاین لە ڕۆڵی ئەو پیاوە دڵنیاین بەقەد ئەوەش لە ڕۆڵ و هەڵوێستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژەیی مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستانیەتی کەرکووک و سەرجەم ناوچە دامڕێداوەکان سەلماندوێتی کە ئەو مووقفی استراتیجیانەی خۆیەتی و سەرجەم کارکردنەکان دیفاعکردنی ئەمڕۆ لە بەرەی جەبهەکان تەعاملکردنی لەگەڵ سەرجەم پێکهاتەکانی ناو کۆمەڵگای کەرکووک و سەردانەکانی جەنابی مامجەرا کە بە بەردەوامی ئەهات و لە شاری کەرکووک بوو هەموو پێکهاتەکانی ئەبینی هەوڵی ئەدا نەوعێک لە حیوار و گفتوگۆ و لێ نزیکبوونەوە بدۆزێتەوە بۆ قەزەی کەرکووک لە نێوان پێکهاتەکانە. ئەمانە هەمووی
شایدی ئەوان کە یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاست و استراتیژەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە بەڵام ئەگە کەسێ لە ناوی یەکێتی ڕێکی هەبێ ئەبێ بزانین هەموو ڕێ خاوەن ڕێزە هەموو ڕێک قابل بە دراسەیە قابل بە لێکۆڵینەوەی بەڵام لەگەڵ ئەوشە تۆ مەزموعی هەڵوێستی تر هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بخێن وەکو کاک عەدنان فەرمووی هەر دوێنێکە لە کۆبوونەوەیە کە کراوە لە بینی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دوو ئەندامی مەکتەبی سیاسی تەکیدیان لە مەوقفی هەردوودا کردوێتەوە لەوەیە هەر ینی لە هەفتەی پێنجە ئیتفاقەیە مۆر کرا لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕانە لە مادەی پێنجەیە دوو خاڵی تایە خاڵی 14 کە تەکید لە کوردستانێتی کەرکووک و گەڕانەوەی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانەکە بۆ سەرهێمی کوردستان ئەمانە و هەموو مێژوە ڕابردوەکان ئەمانن هەڵوێستی واقعیانەیە یەکێتی نیشتیمانی کوردستان پیشان ئەدەن بەڵام ئەبێ ڕێز لە هەموو ڕێیەکش بڵێ هەموو ڕێیەک ببوورە هەموو ڕێیەک وە خۆی سێر بکرێ مناقەشە بکرێ و ئەکرێ ینی ئەکرێ هەموو ڕێیەک مەسەر مامەڵەی حقیقی خۆی لەگەڵا بکرێ و لە شوێنی خۆیدا زۆر باش ئەو پێشنیازە پێچەوانەی استراتیژی یەکێتی نیشتیمانیە ئەخر ئەو نێوتوە مەسەلەن باز لەوە دەکرێت کە کەرکووک بۆ ماوەی 4 ساڵ بکرێت هەرێمێکی سەربەخۆ ڕاپرسی بکرێت ئایا هەرێمەکە بە سەربەخۆیی دەمێنێت یان دەگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان ئێمە کە ئەڵێن ڕاپرسی بکرێ ئێستا حتا تۆ وەرە بگەڕێنەوە سەر مادەی 140 دەستور تۆ ناو لە بەپێی مادەی 140 تۆ هیچ زمانێکت بۆ ڕاپرسیەکە نییە بەس تۆ عمەلی و کردارەکانت ئەبێ زەمان بێ بۆ ڕاپرسیەکە هەڵوێستەکانت یعنی تۆ وەکو کورد ئەبێ کارێ بکەی شتێ بسەرمێنی شتێ بخڵقێنی کە سبەینێ هەم کوردەکان کورد بەگشتی و هەم هەوڵدەی پێکهاتەکانی تر بێنیتە سەر ئەو ڕای دەنگ بۆ ئەوە بدەن کە کەرکووک بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان ئێستا واقعی دروست بووە لە کەرکووکە کەرکووک ئێستا بە عەمەلی لەگەڵ هەرێمی کوردستانە شتێکی کەم بودجە و موچە هەیە بودجە نیە ڕاستتر با بڵێن موچە هەیە کە لە بەغاوە دێ بۆ کەرکووک ئیتر لە زۆربەی ڕووەکانە کەرکووک فەسڵ بۆ ئێستا لە واقعی عەمەلی خۆیان بەڵام کە تۆ حەلی کێشەی کەرکووک بکەی بۆ فترەیەکی کاتیت نەبێ ئەبێ هەوڵدەی لە ڕێگەوە کێشەکە بەڵام بۆ حەلەکەەوە نەبێت کە ڕاستەخۆ ڕاپرسی بکرێت بۆ گەڕانە بۆ سەر هەرێمی کوردستان یەک لەحزە بۆی فکرەکە تاوێ تۆ نەتیجەی نهایی بۆ کەرکووک من پێم وایە ئەکسەری ڕێیەکان ئاهای لە کەرکووک ڕاپرسێ بکرێ کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمیان نەگەڕێ ئەو قەزەیە ئەمە ڕێی حزبێک و کەسێک و لایەنێ تەحدیدی ناکە کە ئەو ڕاپرسێ چووی بێ و چۆن بێ بەچووگە ینی من پێم وایە هەموو کوردێ بەبێ ئیسtisنا ڕێی لەگەڵ گەڕانەوەی کەرکووکە بێ بەسەر هەرێمی کوردستان ئەدا هەنێک ژمارەیەک ئەفکار خەڵکی ترشێ ئەفکارانەیە بۆ خۆت ئاماژەت بۆی کاک عارف قوربانی کرد کاوەڵێ من لە غەیری کاک دکتۆر نسبەتی خەڵکانی ترشەیە لەناو سەرجەم لایەنەکان ئەزان ئەو بیر و بۆ چوونەیانەیە لەناو لایەنە سیاسیەکان لەناو لایەنە لەناو پارتی شتێکە عەدنانمان لەگەڵا ئەو قسەکەی کاک عارف من نام یعنی نەکەم بەڕێزیش باز لەوە دەکەی من ئەوەی مقابلەکەی لە ڕوودا ئەو کە ئەو باس لەوە ئەکە هەم جەنابی دکتۆر نەزمەدینی بینیەوە هەم لەناو لایەنەکانی ترش با بڵێن خەڵکیەکەیە مؤیدی ئەو ڕێیە پێشووترش ئەو ڕێیە تەڕحکراوە یعنی بۆ کەرکووک هەرێمێکی سەربەخۆ نەوێ لە زمینی مەسەلەن هەرێمی کوردستان زۆر جار ئەوە مەطرح بووە مەسەلەن تۆ کە هەرێمی کوردستان دەبێ با لە ناو هەرێمە کەرکووک خصوصیەت و تایبەتمەندی خۆی هەبێ ینی ئەمەش مەطرحە لە مەطرحەکانە قابلە لە ڕۆژ زۆر باشە بەڵام کاگرێت تۆ وەڵامی وەدەنام ئەم پێشنیازە پێچەوانەی استراتیژی یەکێتی نیشتیمانیە آخر لە کاتێک هاتژی استراتیژی بە زمانەت هەیە مەسەلەن دوای 4 ساڵ کەرکووک بکرێت بە هەرێمێکی سەربەخۆ دوای 4 ساڵ زمانێکە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئیجازە بدە حەزەکەم بزانی تۆ بۆ ئەوەی کەرکووک بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان لەم قۆناغە سیاسی ئێستا لەم وەزعە دەولەی تۆ پێویستیت بە ڕاپرسیەکەیە ڕاپرسیەکە چۆن وکەی ئەەکەی ئەوە کاتە دیاریەکە و ئەوە زمانە بەڵام تۆ تەڕحکردنی فکرێ لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بڵێ ئەمە ئیتر بووە دژی استراتیژیەکەی خۆی یەکێتی لە استراتیژیەکەی خۆی هەڵگەڕایەوە بە من ئەو خوێندنەوەی ڕاست نیە زۆر باشە سوپاس دەکەم کاک دەبازە لای بەڕێزە سەبارەت بە مەسەلەی کەرکووک ئایا بۆچی مەسەل لە کۆبنەوەتان کرد لە ماوەی ڕابردوو ئایا حیزبە کوردستانیەکان بە دیارکەی و توێشتان لەسەر و نەکرد بەیەک خۆناغ مەسەلەن ئێستا بەڕێزوتت پێشمەرگە ئەو ناوچەدا بڕێنراوەکان دەپارێزێ لە دوایەوەی کە داعشات بۆ ناوچەدا بڕێنراوەکان ئێستا دوای کۆنتڕۆڵکردنەوە ئایا بۆچی ینی بەیەک خۆناغ کار بەوە نەکرێت کەرکووک گەڕێت و سەر هەرێمی کوردستان وڵا ئێمە وەکوتم لە کۆبوونەوەی ئەو کۆبوونەوەی ئاماژەمان بەوە کرد کە هەمومان متتەفق بووین لەسەرەوەی وەکو لێر ئاماژەی پێکرد و کە عەدنان هیچ حیزبێک
نکۆڵی لەوە ناکە کە کەرکووک بگەڕێتە سەر هەرێمی کوردستان بەڵام ئێمە کوردواتەنیڵێت تا مەقاش وەسابێ دەستی خۆم بۆ بستوێنم ئێمە بێ پێشەشی لە ڕووی یاساییەوە لەبەری کەرکووک فرەپێکاتێ ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردووە زۆر هەوڵمانداوەکو حیزبەکان تەنانەت پەیوەندیەکانی هەموو حیزبەکان سەردانی لایانی عەربییان کردو سەردانی لایانی تورکمانیان کردو بۆ ئەوەی ئێمە کە ئەڵێن کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان مەبەستمان ئەوە نییە ئەوانی تری لێ دەربکەین کاتێک کە ئەڵێن کەرکووک کوردستانی مەبەستمان ئەو نییە بجێ پێکاتەکانی تریتیان نابێتەوە ئێمە ئەمەمان لای بڕێن پێکاتی عەرب و تورکمانی ئاسایی کردوێتەوە کە ئەوان هەندێکشیان ئێستا هاوڕان لەوەی ئەگەر کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان زمانی ئەویان بۆ کرێ کە نەچەوسێنەوە ستەمیان لێ نەکرێ وەک چۆن ئازادن ئێستا بە هەمان شێوە ئازاد بن بەڵام ئێمە لە ڕووی یاساییەوە وەکو لە مادەی 190 دەستورە هاتووەکە هەموو پارێزگایەک یان چەند پارێزگایەک بۆیان هەیە ببنە هەرێمێکی سربەخۆ بە دوو ڕێگە ڕێگەی یەکەمیان کە دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا دەنگ بدەن بەوەی کە ببێتە هەرێمێکی سربەخۆیان بگەڕێتە سەر هەرێمی کوردستان پاشان عشری ناخب واتە یەک لە سەردەی دەنگدەر ئەتوانن ئیمزا کۆ بکەنەوە و داوای ئەوە بکەن کە بێتە هەرێمێکی سربەخۆ یا بگەڕێتە سەر هەرێمی کوردستان بۆی کە جەنابەت ئاماژەی پێکەی ئێمە ئیستفتایەکمان لە پێشە ئەوەی کە کاکدەرج ئاماژەی پێکرد ئێمە ئیستفتایەکمان لە پێشە ئەو ئیستفتایە کەرکووچیەکان لەوێ بڕیارە دەن لەبەر وەک وتم پێشتر دەبوو ئەوەی کە ئەو پێشنیازەی دکتۆر نەجمەدین کە کردوێتی ڕەنگە هەندێکی لە کەرکووچیەکان پێیان قبول بێ لە حەسرەتە بە تەکید لەبەر ئەوەی پێشتر هیچ خزمەتێ نەکراون وەکو وتم ئێستاش خەڵکی کەرکووک بەڕاستی بەدەست دوو ئیدارەی لەوێەوە دیارە یعنی دوو ئاسایش هەیە دوو هێزمان هەیە یعنی شوێنەکان جیاوازن خەڵک کەرکووچەکان لەمەنی گەرانن بەڵام هیچ کاتێ ناتوانن بڕیاری ئەو بدەن کە نەگەڕێت سەر هەرێمی کوردستان بەڵام ڕەنگە بۆ ئەم پیاشنیازەی بۆ ئێستا لای هەندێک لە کەرکووچەکان جێ قبول بێ لەبەرەوەی پێشتر نە هەرێمی وەکو پێویست و لە ناوەندیش حساب بۆ کەرکووک ناکە لە کەرکووچەکانی نەپێچاوەتەوە وەک وتم لە زۆر شتا مەحروم بوونە کەرکووچەکان تەنانەت لە مەسیری خۆشیان بڕیاردەر نەبوونە زۆر جار یعنی کەرکووک من وەکو خۆم وتم کەرکووک کراوەتە قوربانی بەرژەوەندی حیزبەکان یعنی لە هەرێمی کوردستان یعنی تەنانەت یعنی شتێکی تایبەت بە کەرکووک نەکراوە ڕاستی ئێمە هەمومان ئەڵێن کەرکووک بە هەموو شێوەیە بەشێکی جیانەکراوی لاشی کوردستانە بەڵام خۆ ئەبێ بە عملیش هەنگاو بۆ منێن خۆ بڵێ بە عملی هەنگاو نەنراوە دوای 2023 بۆی کەرکووک بێتە بەشێکی تاو لە لاشەی هەرێمی کوردستان ئاخر چۆن ئێمە وتم ئێمە کەرکووک فرە پێکاتێ نابێ ئەمە هەنگاوی ئەو بنین جارێ هەموو پێکاتەکان جارە لە پێش هەمویانە کورد نابێ هەمومان یەک هەڵوێسون یەک ریز بین نابێ هەمومان بەیەکەوە مەسەن ئەوە ئەگەر کۆبوونەوەیەک لەگەڵ ئەحزابی سیاسیا بکرایە ئەگەر تێک ڕامتەفق بوونا لەسەر ئێمە پێشتر تەنانەت قەناعەتمان وابوو کە بەرامبەر بەناوەند هەموو هەڵوێسێکمان هەبێ ئەگە بگاتە ئەو ڕادەی ئێمە خۆمان ئیستفتا بکەین خۆمان بڕژینە سەر شەقامەکان هەموو هەڵوێسێک سیاسی بگرینە بەر بۆ ئەوەی کەرکووک لەوە زیاتر بۆ قەیرانێت تێنەپەڕێ بەڵام ئەو قەیرانی هەرێمیشی هاتە سەر هیچمان بۆ نەکرا بەڕاستی بەڵە زۆر باشیانی قەیرانەکان هەرێم کاریگەری شێ بۆ لەسەر کەرکووک بە تەکید هەی بووە چونکم ئێستا دوو موەزەفێکیان سەر موچەکەی سەر بە بەغدایە ئەوەی تە سەر بە هەرێمی کوردستانە لە یەک شوێن دائەنیشن ئەمیان موچەی کامل وەرەگرێ ئەمیان موچە وەرەگرێ یعنی یەک ئیشەکەن ئەم موچەی کاملی خۆی هەیە ئەو نی موچە وەرەگرێ ئەمە تەمان کاریگەری هەیە هەندێک ئێستا هەندێک لەوانە هەوڵی ئەوادەن تەنانەت موچەکانی هەر نەقڵکەنەوە بۆ ناوەند اینجا ئێمە بۆ نمونە ئێستا ئێمە پێسوور و تومانە خەڵکی ئاوارەی کەرکووکاک هەتا ئێستا یعنی شتێک نەکراوە بۆ نمونە ئێستا هەمانە لە کەرکووکە پێناسەکەی سەر بە هەرێمی کوردستانە فۆرمەکەی سەر بە کەرکووکە یعنی لەو بینەیە هیچی بۆ ناکرێ نە هەرێم ئەڵێ کاکەمە عاید منە هیچی ئشی بۆ سەر بێ وەنە لە کەرکووکیش زۆر بۆ هەر دایرێکە چێڵە کاکە تۆ نفوسەکە سەر بە چەند تەماڵیان سەر بە قوشتە پێزیار بە شوێنێکی ترە بەڵە سوپاسان دەکەم زۆر سوپاس بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەردەگەین دواتر دەگرین و لای میوانەکان و دەچینەوە لە هەولێر لای کاک عەدنان کەرکووکی لەگەڵمان بمێننەوە.
دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان کاک عەدنان ئەگەر بینەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی ئەگەر ئەم پێشنیازە هۆکارێک بێت بۆ ئەوەی کە دۆخی هاوڵاتیانی کەرکووک مەسەلەن باشتر بکرێت بۆ حیزبە سیاسیەکان پێشوازی لێ نەکەن ئایا ئەم پێشنیازە دژە بە بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان و کەرکووک؟ خۆی کۆبوونی هەموو لایەنە کوردیەکان لە کەرکووک لەو کۆبنەوەی کە کرا هەمویان لەگەڵ ئەوە بوون ئەو بیرۆکەی ڕەت بکەنەوە و لەگەڵ ئەوان کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان دیارە ئەمە لە ڕاوێژ کراوە پرس کراوە شیکردنەوەی بۆ کراوە ئەنجامەکانی هەردوو بە هەرێم بوون لێک دراوەتەوە بە گەڕانەوەی بۆ سەر هەرێمی کوردستان لێک دراوەتەوە تاوتۆ کراوە دیراسە کراوە بۆیە کە گەیشتە ئەو قەناعەتە کە خەڵکی کەرکووک زیاتر سوودمەند دەبن بەوەی کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان نەک ببێتە هەرێمێکی سەربەخۆ ئەمە بڕیارێکی هەموو لایەنە سیاسیەکانە یعنی یەک لایەنێکی سیاسی نەبوو لەو کۆدەنجیە بێتە دەرەوە یان ڕێیەکی پێچەوانەی هەبێ یان تەنانەت تێبینێکیشی هەبێ بۆیە ئەمە کە ئەم لایەنە سیاسیانەش کە ئەمڕۆکە لە گۆڕەپانی کەرکووکە کارەکان هەر یەکە و بە پێی قەوارەی و پێگەی جەماوەری خۆی تابی لەو جەماوەر و لەو لە ئەندامان و لایەنگران و دۆست و هەوادارانی خۆیانەکەن کەواتە خەڵکی کەرکووک ئەگە ئەم حزبانە نوێنەرایەتیەکانیان بکەن ئەگە بڵێن لە 100 نەبێ بەڵام لە زیاتر لە 180 بێتن کەواتە خەڵکی کەرکووک و خۆیان دەبینەوە سوودمەند دەبن کە شارەکەیان لە چوارچێوەی هەرێمی کوردستان بن چونکە ئێستاکە لەسەر بەغدایە با بڵێن هەتا ئێستاکە لە ڕووی کارژێڕی و لە ڕووی یاساییەوە لەسەر بەغدایە ڕاستە لە ڕووی براکتیکیەوە ڕاستە لە ڕووی ئەمەلیەوە ئەمڕۆکە لەسەر هەرێمی کوردستانە بەڵام ڕۆ یاسایەکەی دەبینەوەی کاک دلێریش ئاماژەی پێکرد ئەمڕۆکە چێکە کەرکووکە پارێزیە ئەو شورا بەهێزەی کە دروستی کردووە هێزی پێشمەرگەی کوردستانە دروستی کردووە و هێزش هێزی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ئێمە ینی هیچ چاوەڕوانێکی کە ناکەین لە غەیری هەرێمی کوردستان بۆی بتوانێت خزمەتی کەرکووک بکە کەرکووک پەرە بە کەرکووک بدا خزمەتی زیاتری شاری کەرکووک و دانیشتوانەکانی شاری کەرکووک زۆر باشە بۆیە کە هەموو لایەنە سیاسیەکە کۆکن بەڵە زۆر باشە بەڵام پێ دوایە ئەگەر ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە ینی بۆ ماوەی 4 ساڵێک ئەو دەرفەتە بە خەڵک دواتر ڕاپرسی بێ ئەمە پێچەوانەیە لەگەڵ بەرژەوەندەکانی خەڵکی کەرکووک و خەڵکی کوردستان کاک حەجی من هیچ ڕۆشناییەک نابینم لە سەر جێبەجێکردنی ئەم پێشنیارە بۆ چونکە هەموو لایەنە سیاسیەکان ئەمڕۆکە لەگەڵ ئەو پێشنیارە نین یعنی دەکرێت پێشنیارێک لە دەرەوەی ئیرادەی هەموو لایەنە سیاسی کوردیەکان یان کوردستانیەکان پیرۆکەیەک جێبەجێ بکرێت پێشنیارێک جێبەجێ بکرێت وەختە ئەگەر وا بێت دەبێ ئەم لایەنە سیاسیانە باروبنەی خۆیان بپێشنەوە کەواتە هیچ کاریگەریەکیان نییە بەڵام بە ئەکید کاریگەریان هەیە بۆیە کە سەر ناگرێت چونکە پاڵپشتێکی نییە پاڵپشتێک بە شەرتی ناوخۆییە شەرتی ناوخۆیی من ناڵێم دەرەکی لەوانەیە بە پێی بەرژەوەندەکانی خۆیان پشتگیری بکەن لەوانەیە بەغدا پشتگیری بکاتن چکە بەغدا وەزعی زۆر باش نییە چکە بەغدا لە دوای شتێکە گەڕێتن کە لە پێگە و لە قدرەت و لە توانا و لە هێزی هەرێمی کوردستان کەم بکاتەوە یان کێشەیەک بۆی دروست بکات کێشەیەکی بۆ دروست بکاتن بۆیە من نایبینم کە ئەم بیرۆکەیە سەر بگرێت و ئەنجامەکەیشی ئەوەیە ڕاستە پێشنیارێکە کراوە بەڵام من پێشنیارە بەمانای ئەوە نییە ئیتر کۆتایی هەموو شتێکە نەخێر ئەبێ ئەم پێشنیارە تاوتۆ بکرێ بەڵام تاوتۆش کرا تاوتۆکردنەکەیشی بۆ ئاراستەیە شکایەوە کە هەموو لایەنە کوردیەکان ڕەتیان کردەوە و دوێنێکەش هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر باش هاو بەشەکەیانە ئەویان ڕەت کردەوە وەکو ئێوەش ئەڵێن دوو هێزە سەرەکیەکە دوو حزبە دەسەڵاتدارەکە کە دوو حزبە دەسەڵاتدارەکە ئەم بیرۆکەیە قبوڵ نەکەن کەواتە ئەمە سەر ناگرێتن چونکە ئەم دوو حزبە پێگەی خۆیان هەیە هێزی خۆیان هەیە توانای خۆیان هەیە قدرەتی خۆیان هەیە بۆیە ئەم دوو حزبە لەگەڵ بیرۆکەیەک نەبن من باوەڕم نیە قسە بەڵێ زۆر باشە بەڕێز وتت ینی لایانی دەرەکی و بەغداد
یعنی ئەو لایەنە دەرەکیانە کامانن کە پشگیری لە هەرێمی سەربەخۆی کەرکووک دەکەن ینی لە ئاستی هەرێمایەتی و نۆدەوڵەتی وڵاتانی هەرێمایەتیە وەکو کێ ینی چلایەنێک وڵاتانی هەرێمایەتیە ئەوانەی کە حەزیان ئەوەی هەرێمایەتی وازەحن کە ئێرانە تورکایە سووریایە لەوانەیە خەڵکی دیکەش بێت و ئەمانە بێتن خۆێمە ئەمە حقیقەتێکە کاتی خۆشی ئەگە کاکدلێر لە بیری بێ کاکدلێر لە بیری بێ لە دانوستانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا لە ساڵانی 1984 خۆ خەریک بوو گەنە ئەنجامێک بەڵام نقطەی خلاف کەرکووک بوو لەوانەیە لەگەڵ کەرکووکش بگەیشتناتە ئەنجامێک بەڵام ئەو وەختە دەوڵەتی تورکیا تەدەخلی کرد و دانوستانەکە هەڵوەشایەوە جارێککە شەڕ دەستی پێکردەوە لەسەر ینی نەگەیشتن ئەنجامێک زۆر باش ئێمە منەڵێم شەرتی ئەساسی مەرجی ئەساسی ئێمە خۆمانین وەکو کورد ئێمە خۆمان کۆک بین خۆمان یەک ڕیزە ماڵەکانی ماڵی خۆمان ڕێک بخەینەوە من پێت دەڵێم هیچ هێزێک لە دنیا ناتوانێت ئیرادەی خۆی فەرز بکا بەسەر ئیرادەی ملەتی کوردەوە چونکە ملەتی کورد لە سەدەی ڕابردووەوە لە سەرەتاکانی سەدەی ڕابردووە تاکو ئەمڕۆ کە خەباتی خۆی کردووە کەس نەیتوانێت ئیرادەی فەرز بکا بەسەر ئیرادەی ملەتی کورد. سپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێزت کاک عادنان زۆر سپاس کاک دلێر بێم و لای بەڕێزت ینی ئەم پێشنیاز زیاتر دوای ڕێکەوتنی بزوستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی بەدیارکەوت تا چەندێک بۆ ئەمە ینی باز پێشتر پارتی دموکراتی کوردستان تۆمەتبار دەکرا بەوەی کە بەشێک لە کێڵگەنەوتەکانی کەرکووکی ینی دەستی بەسەراگرتووە ینی تا چەند ئەمە بۆیە کە ئەمە لەژێر دەستی ئەو هێزە دەربێنرێتەوە. من پێم وانییە ئەم مەوزوعە پەیوەندی بە دەرهێنانی نەوت هەبێ لە ژێر دەستی لایەنێکی تر ئەمە مەطرحێکە جەناوی پارێزگاری کەرکووک کردوێتی و بێشمایە ینی خۆی ڕوونکردنەوەی زۆرتر بدا لەسەر ئەم مۆزوعە ینی من نامەیە ببمە ئەو کەسەی قسە لەسەر ئەفکار و بۆ چوونەکانی ئەو بەڕێزە بکەم بەڵام ینی لەسەر قەزەی نەوت کە بتەوێت لەسەر قەزەی نەبی قەزەی نەوت بۆتە قەزەیەکی معقەد لە قەزەی کەرکووک و لە نەفسێتی خەڵکی کەرکووک ینی ئەوەی خەڵکی کەرکووک نەوتەکە ئەبینێ ئەڕوا بەڵام داهاتەکەی تا ئێستا بە وازەحی ئەوەی کەلای نییە لەلای تا ئێستا 10 ملیۆن دۆلاری لە هەرێمەوە وەرگرتووە ئیتر حکوومەتی عراقی شایستەیەکی دارایی کەرکووکی نەناردووە هێرێمیش نەوتی کەرکووک دەبا و داهاتەکەی نەدە بە خەڵکی بۆ قۆناغێک تەفاهمێک هەبوو لە بینی هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا کە ئەو نەوتای لە هەرێ کەرکووک بۆەوەی نەوت بفرۆشێ ئیلا ئەبێ بەڕێی هەرێم و جیهانە بفرۆشتێ ئەو ڕێی کە ئەچووەوە با بڵێن لە کەرکووکەوە ئەچوە بۆ فەتح و لە فەتحەوە ئەڕۆیشتەوە بەرەو مووسڵ ئەو ڕێیە نەماوە ئەوەی کە خەڵکی کەرکووکەی بینێ خەڵکەوێت کە نەوتەکەی فرۆشرا دەرچوو ئەم شایستە دارایەکانی خۆی وەرگێ جا ئەم نەوتە لە ڕێی بەغاوە بفرۆشرێ ئەم نەوتە لە ڕێی هەرێمەوە بفرۆشرێ ڕەنگە خەڵکەکە ئەوەندە مەبحەس نەبێ لە لای بەڵام ئەوەی لە لای خەڵکی کەرکووک ئێستا ئەوە هەیە نەوتەکە ئەڕوا لە بەرامبەر خۆی بەغداد ئەوە ڕایگرتووە بەغدا ڕایگرتووە فترەیەک لە بە ئیتفاق لە بینی هەرێم و بەغا ئەڕۆی لە دوای ئەوە ئێستا بەغا ڕایگرتووە بزەبت لەوەتی ڕایگرتووە من وردەکاریەکەی نازان بەڵام بۆ فترەی هەرێمەی نات ئەوە بوو بڕێکش لەو پارەی پترۆ دۆلاری نات بۆ کەرکووک ئەوەی کە لای خەڵکی کەرکووک ئەوەیە ئەم نەوتە ئەڕوا شایستە دارایەکەی دەست بەڵام ئێستا ئەوتی کە لایەن کەرکووکەوە ینی پێشتر مەسەلەن پارتی دموکراتیکە تۆمەتبار دەکرا ینی ئیشتی وەها بوو کە دەست بەسەر کێڵگەی نەوداگیرا بێت ئەو بەشێک لەو هێزانەی کە با بڵێن کە پێڵێن هێزی تایبەت بە وەزارەتی سامانە سروشتیەکانە بە وەزارەتینەوە بزەبت ناوەکە ئێستا لە سەریانیم ئەمانە هاتوونە لە ئەلاساس ئەمانە چەند چێڵگەیەکی کەرکووک ئەپارێزن وەکو چێڵگەی هاوانە و سەرگەڕان ئەوانە ئەم چێڵگانە ئەو هێزانەی لێە و ئەوانش هێزێکن سەر بە حکوومەتی هەرێم بەڵام زۆرتر با بڵێن تایبەتن بە زۆنی زەردەوە کە ئەمە ڕێیەکی سلبی دروست ئەکا لە لای لایەنەکانی تر مەفروض وایە ئەم ناوچانە ئەم هێزێکی هاوبەش بێ و هەموو لایەنەکان تای ئاگدار بن و هەردوو لایەنی هەم حکوومەتی هەرێم و هەم ئیدارەی پارێزگای کەرکووک لیژانی هاوبەشیان هەبێ و ئەم ژیانە هاوبەشانە عملیەکەیان شەفاف بێ و ڕوونکردنەوەیان هەبێ لای خەڵکی کەرکووک مەسەرەن ئەم وردەکاریانە بدەنە دەستگا ڕاگەیانەکان خەڵک بتوانێت لە سایتەکان هەموو وردەکاریەکان بزانێت بمبورە و لە ڕێوە ڕەنگە هەموو کەس نەتوانێت خەڵکانی پسپۆر و شارەزا
قسەی لەسەرکەن و ئەو کاتە خەڵکی کەرکووک هەمووی دڵنیا بێتەوە ئەو نەوتانەی کە ئەڕوا ئەو باڵێن لە دەستێکی ئەمینایە و هیچ کێشەیەکی تیانە بەڵام ئەو ئەم ڕوونیە تا ئێستا لە کەرکووکانی بەشەی کە لای هەرێمە ینی بازوەکی کە ڕۆژانە مەسەل لە حدودی 250,000 بۆ 300,000 بەرمیل بەرهەم دەیرە لەو کێڵگانە ئەو کە بەڕێز ینی ئێستا لە دەستێکی ئەمیندانی و داهاتی کەرکووک ناڵێن لە دەستێکی ئەمیندا تۆ بۆی دڵنیابی لە دەستێکی ئەمینایە ئەبێ ئەو معلومات و داتات بداتێ تۆ من بەچی ئەیسەرمێنم ئەم نەوتەی تۆ من هەمووی دێتجێگیری ماڵبندی و پێشتەرناوی پەرلەمان بێنی معلومات نییە کە من معلوماتی پێویستم نییە منی مەناڵە معلوماتی من معلوماتی پێویستم نییە بۆی مەفروزە ئەو عملیە وازحتر و شەفافتر بێ بۆ ئەوەی خەڵکی کەرکووک دڵنیا بێ خەڵکی کەرکووک ئێمە ئەو بزانین ئەگەر لە هەرێمی کوردستان مەلەفی نەوت کۆمەڵە کێشەی دروست کرد ئێمە لە کەرکووک پێکهاتەی ترمان لەگەڵای خەڵکی ترمان لەگەڵای ئەبێ بۆ ئێمە ئەو یعنی ئەو داهات و خەرجشتانی نەوت ڕوونتر و شەفافتر بکەنەوە تکامان وایە ئەوە بکەن بۆ ئەوەی پێم وایە ئەوە دەوری ئەبێ بۆ گەڕانەوەی کەرکووک ڕێی پێکهاتە. سوپاس کاک ڕێباز بەڕێز دەوتت تا ئێستا دوو ئیدارەی هەیە لە کەرکووک ینی بۆچی مەسەرەن دوای ئەو هەموو مێژوە دوای 11 ساڵ دوای پرۆسەی داگیرکردنی عێراقەوە نەتوانراوە مەسەل ئەم کێشەیە چارەسەر بکرێت لە نێوان دوێزە پەیوەندی بە بەرژەوەندی حزبیەوەیە وڵا بە تاکیدەوە حەق نییە ینی ئەوان خۆیان وڵام بدەنەوە بۆ هۆکارەکەی چێ بەڵام من ئەوەی کە جەنابەت ئاماژی بێت ئەوەی کە ئەو دوو ئیدارەیە کە ئێستا بەو نەوتەی کە ئەو پرسیارەت کرد ئێستا پێوەیە دیارە چۆن ئەوەی کە کاکدێر بە ڕاشکاوی ئاماژەی پێکرد کە ئێستا هەرسێ بیرەنەوتی ئاڤانە بای حەسەن و ئەو دوو بیرەنەوتە و ئەوی هینیش بەڵێ ئەو چەڵگەنەوتیانە هەرچێکیان لە ژێر دەسەڵاتی هێزیەکان کە هێزەکە هێزی پارتی دیموکراتی کوردستان ڕاستە لە کەرکووک نەک هیچ لایەنێکی تیانە و ڕاستە ئەمە ناوێکی هەیە کە بڵێن هێزی تایبەت بە وەزارەتی سامانە سروشتەکانە بەڵام ئەوی کە دەر ئاماژی پێکدا ئێستا خەڵک نیگەرانی لە من پرسیارم لە بەرپرسی باڵای ئیداری شاری کەرکووک کردووە وتمە ئەزانی ئەو نەوتە چۆن ئەڕوا و چۆن من نازانم ئاگام لێ نیە نازانم چەند ئەڕوە و ناشم ئاگاشم لێ نەبووە کە ئەو هێزە هاتوونەتە ئەوێ یعنی ئەمە بەرپرسی باڵای یەکێ لە بەرپرسە باڵەکانی ئەو شارە ئەمە وتۆکا کە من هەر ئاگاشم ئێستاشی پێ بێ نازانین ئێمە چەند ئەڕوە و ئەمە ئەو نیگەرانەی کە ئەڵێن ئەمن کەرکووچەکان ئەلەمە نیگەرانن ئەڵێ کاکە ئەوە بەغا بە هەر حاڵ دوژمنێکی سەرسەختی منە و ئەگەر بە هەردوو شیعەکەی بێ سونەکەی بێ هەور لە نەمانی منەدا و هەر بۆ کەسکن و نەبوونی من ئەدا بەڵام خۆ ئەمەیان کووردە ئەی بۆ ئەمە بە ڕاشکاوانە ناڵن کاکە ماگانە ئەو نەمان ڕۆشت من ئێستاشت پێواڵم ئێستاش کە ئەڵێن نەوت بەغا ڕاگیر کردو بەڵام بۆ بیرەنەدان و هەر نەوتە ڕۆ هەرێمی کوردستان باڵێ هەروە و ئێستاش پێ ئێستش پێ بێ دیار نێداهاتە بەڵێ زۆر باش ئەگەر ئەو ملمولانە حیزب بەردەوام بێ ینی تاکەی ینی گەڕانەوەی کەرکووک قورستر نابێت بەتەکیید ئێمە ئەوەی کە کاگادان ناوماڵی حیزب کوردستانەکە لە کەرکووک ڕێکە ئێمە ئەوەی کە کاگادان ئاماژەی پێدا یەکەم شت بیکەین پێویستە ناوماڵی خۆمان ڕێک بخەین لەبەرەی ئەگەر ئەم دووبەرێکێ لە ناومانە نەهێڵێ ئێمە چونەتە نێو ئەمری واقعەوە ئێستا بمانەوە نەمانوێ عێراق بۆتە سێ بەش بەشێکی کە شیعە سەرپەرشتی ئەکا کە هێزەکەی بە ناوی حەرجی شەعبیەوەیەکە هەموو شتێکی پێکا و بەشێکی تری کە سونەیە کە هەم داعش بەشێکی سەرەکی پێکەێنەوە هەم گاردی نیشتیمانی کە سونەکان لە نزیکی موسڵەوانە پێکیانراوە پێشمەرگەش کە پارێزەری هەرێمی کوردستانی عنی بە عەمەلی بۆتە سێ هەرێ بووەتە واقع ئێستا ئەگەر بمانەوێ ئیعلانی دەوڵەتی کوردی بکەین ئەبێ هەوڵ و کۆرشی ئەوە بکەین نەک هەر وەکو کەرکووچێک بۆ کەرکووک بیر بکەینەوە ئەگەر گەورەتر بیکەینەوە ئەگەر ئێمە خۆمان ناوماڵی خۆمان ڕێک نەخەین بەچی ئەم ئیعلاناکەین چۆن پرگیریت لێ ئەکرێ لەبەرەوەی تۆ بەیانی ئەگەر ئیستفتایەک بۆ کەرکووک بکرێ ئیستفتاکە لەمەدایمەوە من ئاخر مەرحەلەی مادەی 140 ئیستفتایەک بکرێ ئیستفتاکە ڕەنگە ڕاپرسیەکە لەمە بێ بڵێ سێ خیارەت باتێ بۆ نمونە ئایا بگەڕێتەوە سەر بەغدایان هەرێمێکی سەربەخۆ بێ یان بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئی باش خۆ کەرکووچەکان دەنگەدەن ئی باشە ئەم دەنگدان ئەگەر کەرکووچیەکان ئێستا بە هەموو چین و توێژەکانیانەوە بەدەمیانەوە نەچێ خزمەتیان نەکرێ بەبەرچاوی خۆشیان و نەوتەکەشیان ئەبرێ ئەخر بەیانی لە ئیستفتایە چۆن ڕێئەوە بەڵێکەوەتە خێر و بێری کەرکووک بۆ خەڵکی کەرکووک نییە بەتەکید ئێمە هەموو کەرکووچیەکان نیگەرانن لەوە بە حیزبەکانیشەوە لەبەرەوەی ئێمە هەموو حیزبەکان کە داکۆچی لەسەرەوەکن ئەڵێن کاکە کەرکووک ینی کەوتەتە وەکو وتم کەوتەتە نیوان بەرداشتی هەرێم و ناوەندەوە بەڕاستی لە زۆر ڕاوەتەوە بەتەکید
زۆر باش سوپاس دەکەم دواتر دەرفەتە بوو دەگەرم وڵاتان کاک عەدنان ئەگەر بێمەوە لای بەڕێزت سەبارەت بە پرسی نەوت ینی پێشتر پارتی دموکراتی کوردستان تۆمەتبار دەکرابەوەی کە دەستی بە سەربەشێک لای کێڵگە نەوتەکان داگرتوویانی ئایا ئەم ورژانیە پرسە بۆەوە نییە کە ئەم پرسە لە ژێدەستیەوە دەربێنرێت؟ خۆی ئەوەی کە ئێستاکە ئیدارەی هەردوو چێڵگەکە دەدا ئەوەی بای حەسەن و ئەوەی ئاڤانە حکوومەتی هەرێمی کوردستانە یان با بڵێن لیژنەی باڵای نەوت و گازە لە هەرێمی کوردستان و لیژنەکەش دیارە چێتیای ئەندامە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە جێگرەکەیەتی وەزیری پلاندانانە وەزیری سامانە سروشتیەکانە وەزیری داراییە کە پێشتر هەرتاکو گۆڕان لە ناو حکوومەت و وەزیری دارایی ئەو بوو ئەمە باڕوون بێ دوام ئەو بڕەنەوتەی کە لەو دوو چێلگەیەوە دەڕوە دوێنێ کە جەنابی پارێزگاری کەرکووک لێدوانێکی دا ئەڵێ ئێمە مستحقاتی نەوتمان لە هەرێم وەرگرتووە تاکو مانگی چوار ینی مانگی چواریش وەرگیراوە ئێستاکە هەرێم دوو مانگی پترۆ دۆلاری کەرکووک قەرزارە و جەنابی پارێزگار لە کۆبوونەیەکی هاوبەشە لەگەڵ ئەو خوشک و برامە ڕێزانەی کە نوێنەرایەتی کەرکووکەکەن هەر هەشتیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پیانی ڕاگەیاند من استحقاقاتی کەرکووکم لە حکوومەتی هەرێم زەمانەت کردووە ئێوە بڕۆن ئەو استحقاقاتی نەوتەی کە هین 2013 و 2012 و 13 کە هین پترۆ دۆلارە هەتاکو ئێستاکە حکوومەتی بەغدانیدا بڕۆن ئەوە بێننەوە بۆ کەرکووک ئەمە لەلایەک لە لایەکی کەشەوە لەو دوو چێلگەیە یەک کەسێکی کەرکووکی موەزەفێ نەبوو حرەسێ نەبوو پۆلیسێک نەبوو ئێستاکە زیاتر لە 1000 کەس لە خەڵکی کەرکووک لەوێنە دامەزراوە هەچەنە ئەوە اتهامی ئێماکرێن ئەڵێن ئەگەر بە تەسکەی پارتی دیموکراتی کوردستان نەبێ من ئەیرێ بۆی پرسیارەکەشم لێ نەکەی بەڵام ئەگەر تاوی کەم برە ئەگەر ئیجازەم دێت تاوی بکەم بۆیە خۆ ئەگە پارتیش تەسکەی کردبێ ئەگەر یەکێتیش تەسکەی کردبێ خۆ هەر خەڵکی کەرکووکە خەڵکی ئەفغانستان نییە خەڵکی پاکستان نییە هێنابێتمان لەوێنا بەڵام خۆ ناکرێت تۆ تیمایەکرد بۆ حزبێکە بێ نابێت تۆ دابمەزری بۆیە ئەمە لە لایەکی کەشەوە ئێمە ئەومان لەبیر نەچێ مانگانە حکوومەتی هەرێم زیاتر لە 7 میلیارد دینار بۆ پەروەردەی کوردی لە کەرکووک سەرفەکە کە هەتاکو ئەو وەختەی کە یەک قەترە نەوتی کەرکووکیش لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە ناچوو زیاتر لە 36,000 فەرمانبەری کەرکووک موچیان لەوەیە ئەمە بۆچی خەڵکی کەرکووک سوودمەند نەبوونە بەڵام من لەگەڵ ئەوە خەڵکی کەرکووک مستحقن بە استحقاقاتی تر بۆیان بکرێ خزمەتی زیاتریان بکرێ خەڵکی کەرکووک ناز بەسەر حکوومەتی عێراقەوە ناکەن چونکە حکوومەتی عێراق زۆر سپاس دەکەم کاک عەدنان کاتم نەما نیو خولەکیش بۆ بەڕێستان وتت هێزەکە هاوبەش نییە و بەڵێ ئەو هێزە کە جوڵاوە سەرجەم ئەو لیژنەی کە سەرپەرشتی نەوت و غازەکە ئەوە هەمویان ئاگایان لێ نەبووە بەڵێ خەڵکی سودمەند نەبووە ئەوە یەک دوو ئێمە خەڵکی کەرکووک لە حکوومەتی هەرێم بەڵێ سودمەند بووە بەڵام ئەوەی کاک عەدنان وتی یعنی خەڵکێک ئەگەر تەسکەی حزبی پێ بێ بادا بمەزرێ لەو کۆمپانیای کارەخەی چێکە بەڵام ناشبێ کەسێک کە تەسکەی ئەو حزبی پێ نەبێت بەڵێ ئەمە خەلەلەکە ئەمەیە بمبورە ئەم خەڵاوی ڕاستەوە کرێ یعنی ئەو دامەزرانانە لە کۆمپانیای کاردا ئەمەزرێ نەک لە کۆمپانیای بەڵێ سپاس دەکەم کاگرە بەزەکە شتێکت ماوێت وەڵامش ئەوڵم ئەو 1000 کەسێک کە دامەزراوە نەک هیچ یەک موظفێکی هیچ لایەنێکی تریتیانە غێری پارتی دیموکراتی زۆر سپاس کاتمانەوە زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان دلێر عەبدولقادر جێگری بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک هەروە ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک هەروە بەڕێز کاک عەدنان کەرکووکی ئەندامی ئەنجومەنی سەکرێتی پارتی دیموکراتی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ